سڵاوتان لەبێ بەڕێزان خۆشحاڵم جارێکی تر لەگەڵتانم بۆ وەرگرتنی بۆ چوونەکانتان و قسەکردن لە تەوەرێکی تری پرۆگرامەکەی خۆتان مایکی خەڵک. بەڕێزان دوای ئەوەی نەوتی هەرێمی کوردستان دەستکرا بە هەناردنەدەرەوەی بۆ دەرەوەی هەرێمی کوردستان، کاردانەوەی لێکەوتەوە و کاردانەوەی ڕاگەاندنی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان بۆ بازاڕەکانی جیهان دەستی پێکرد کە وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکاش ئەوەی ڕاگەیاند کە ئەمریکا بەبێ ڕەزامەندی عێراق پشتگیری لە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان ناکات. دیارە جینساکی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سەبارەت بە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان بۆ بازاڕەکانی جیهان ئەوەی ڕاگەیاندووە کە ماوەیەکی زۆرە بۆ چوونی ئەمریکا لەسەر هەناردەکردنی نەوتی هەرێم ڕوونە و ئەمریکا پشتگیری لەوە دەکات کە نەوتی هەرێم بەبێ ڕەزامەندی حکوومەتی فدرالی عێراق هەناردە نەکرێت. ئەمە لە کاتێکدا کە وەک کەمێک بەر لە ئێستا ئێمە ئاماژەمان بە هەواڵێکدا کە سبەینێ پەرلەمانی کوردستان بە فەرمی داوایەک ئاراستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان دەکات بۆ بەنگێشکردنی ئاشتی هەورامی وەزیری سامانە سوشتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و لەو بارەیەوە دیارە مەبەست لە بانگێشکردنەکە بۆ ڕوونکردنەوە لەسەر گرێبەستنەوتەکان کە بڕیارە وەک ئاماژەمان پێدا سبەینێ لە ڕێگەی سەرۆکاتی پەرلەمانەوە بە فەرمی ئاشتی هەورامی وەزیری سامانە سوشتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بانگێشتی پەرلەمانی کوردستان بکرێت. لەو بارەیەوە شێرکۆ جەودەت کە سەرۆکی لیژنەی پیشەسازی وزەیە لە پەرلەمانی کوردستان ئەوەی بە NRT ڕاگەیاند کە سبەینێ لیژنەی پیشەسازی وزە بۆ بانگێشکردنی ئاشتی هەورامی بە فەرمی داوایەک ئاراستی سەرۆکاتی پەرلەمان دەکات و ئەوەشی ڕاگەیاندووە کە بانگێشکردنەکە بۆ ئەوەیە وەزیری سامانە سوشتەکان ڕوونکردنەوەی پێویست بدات لەسەر ئەو گرێبەستەنەوتیانەی کە هەرێم لەگەڵ ئێران و تورکیا و بریتانیا واژۆی کردووە. ئێمە لەرەدا ئەمڕۆ دەپرسین لە خولی داهاتووی پەرلەمانی کوردستان و لە کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان داهاتی نەوتی هەرێم چی لێ بکرێت لە کاتێکدا کە لە خولەکانی پێشووتردا بەتایبەتی لە خولی پێشووی پەرلەمان و کابینەی پێشووی حکوومەتی هەرێمی کوردستان کە تا ئێستا ئەو کابینەیە بەردەوامە لە کارکردن و وەزارەتەکانی بەتایبەتی وەزارەتی سامانە سوشتەکان بەردەوامە لە واژۆکردنی ئەو ئیمزایانی کە تایبەتن بە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان لە خولی داهاتوودا و لە کابینی داهاتوودا چۆن مامەڵە لەگەڵ ئەم پرسە بکات کە پرسی نەوتە لەگەڵ ئەوەی کە تا ئێستا کێشەکانی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا چارەسەر نەکراون و داهاتی نەوت ئەو پرسیارەیە کە زۆرترین قسەی هەڵگرتووە و لە پەرلەماندا قسەی لەسەر دەکرا لێرە و لەوێ بەرپرسانی هەرێمی کوردستان کە سەرکردەی حەزب بێت یان بەرپرسی حکومی بێت ئاماژە بۆ دەدەن کە چەند کەسێک ئاگایان لە داهاتی نەوتە. ئێمە لێرەدا دەپرسین ئەگەر داهاتی نەوت ئەم هەموو پرسیاری پێشتر هەڵدەگرت لە ئێستادا چۆن مامەڵەی لەگەڵ بکرێت لە خولی داهاتووی پەرلەمان یاخود ئەم خولەی ئێستای پەرلەمان لە کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان چۆن مامەڵە لەگەڵ داهاتی نەوت بکرێت و چی لێ بکرێت ئەو داهاتی کە زۆرێک گلەیی لەسرە هیوادارم ئەمڕۆژ بە بۆچوونەکانی ئێوە قسە لەسەر ئەم پرسە بکەین کە داهاتی نەوتی هەرێمی کوردستان چی لێ بکرێت لە کاتێکدا کە هەموو لایەنەکان لە ئێستادا دەڵێن ئێستا هاوکێشە سیاسەکان لە هەرێمی کوردستاندا گۆڕاوە پاش ئەوەی کە ئەو سێلایەنەی کە پێشتر ئۆپۆسیۆن بوون لە ئێستادا بەشدارن لە حکوومەتی هەرێمی کوردستان کەواتە چی بکرێت چۆن مامەڵە لەگەڵ داهاتی نەوتی هەرێمی کوردستان بکرێت لە داهاتوودا لەم خولەی ئێستای پەرلەمان و لە کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستاندا. لەسەر تۆڕی کۆمەڵاتی فیسبوک بە ناونیشانی facebook.com/naliatv دەتوانن بۆچوونەکانتان بنێرن هەروەها لە ڕێگەی ڤیدیۆ سکای بۆ دەتوانن ڕاستەوخۆ لەگەڵماندا بەشدار بن. ئاریان لە هەولێرەوە یەکەم پەیوەندیمانە. سڵاو دەبێت ئێوارەت باش کاگاریان. والله هیوادارم لە خۆی گەورە دەپارمەوە ئینشاءالله هەمویان بەبرایەتی بە یەک دەنگ دیفاع لە کوردستان دەکەن پرۆسی نەوتیش بەڕێ دەکەن بەڵام گومانێکم هەیە بنەماڵی بارزانی ئەو شەفافیەتە بدەنە دەست کاک ئاریان باناوی کەس نهێنیت پێت وایە دەبێت چۆن مامەڵە لەگەڵ ئەم پرسە بکرێت کە پرسی داهاتی نەوتە ئەم داهاتە چی لێ بکرێت لە داهاتوودا؟ والله کاک ئاریان ئەو داهاتە دەبێت ناڵم هەموو تاکەشم کوردستانە بزانێت داهاتەکەی چەندە بەڵام حەقویە سەرکردە حیزبەکان هەموو سەرکردە حیزبەکان بزانن داهاتەکە چەندە و لە خزمەتی ئەو خەڵکی سەرفیکەن دووەمش لە تەوەرەکەی دەچمە دەرێ ئەو قسەر دوو سێ ڕۆژە فشارێکی زۆر لە سەیەکێتی هەیە کە لەوێن تەزویری کردو خۆ بەڵێ کاک ئاریان کردووە ئەگەر تەزویری خۆ خەڵکی بەگوش نەداوە لە
دەیشوبات خۆخیانەتی نەکردووە. بەڵێ کاک ئەریان سپاس بۆ پەیوەندەکەت با نەچینە سەر هەندێک پرسی تر کە پەیوەندی بە تەوەرەکەەوە نیە تکایە با قسەکانمان لەسەر تەوەرەکە بێ کە داهاتی نەوتە پرسی نەوتەوە چی بکرێت لەم داهاتە ئەم جارە دیارە کە دەڵێن ئەم جارە واتە لە کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان و لەم خولەی پەرلەمانی کوردستان کە ئێستا ئاماژەوان بە هەواڵێکدا کە لژنەی پیشەسازی وزە لە پەرلەمانی کوردستان سبینێ بە فەرمی داوا لە سەرۆکاتی پەرلەمان دەکات کە ئاشێورامی وەزیری سامانە سوشتەکانی حکوومەتی هەرێم بانگهێشتی پەرلەمان بکرێت بۆ ڕوونکردنەوە لەسەر گرێبەستنەوتەکان و خۆیان لە هەواڵێکدا ئاماژیان پێداوە. خدر لە ڕانیەوە ئەم کاتت باش کا خدر ئەو کاتت باش کاک شوان دەستخۆشی بەرنامەت لێ دەکەم هیوادارم هەر بەردەوامی لەسەر ئەو تەوەرانە. زۆر سپاس کا خدر فەرموو بەڵێ. وەڵاهی کاک شوان بەڕای من کە ئاشتی هەورامی بانگی بکەن یان بانگی نەکەن لێپێچینەوە و لێپرسینەوەی لەگەڵ بکەن یان نەکەن پێم وایە چ لە وەزعەکەی ناگۆڕێ و دڵنیاشم ئەو پەرلەمانە لە پەرلەمانی ڕابردوو بەدەسەڵاتتر نییە دەنا لەوانەیە پەرلەمان بەخۆی بزانێ ئەو نەوتە بۆ کوێ ڕواو داهاتەکەی لە خەزینەی چێ و بەڵام پێم وانە یعنی هیچ دەسەڵاتێکیان هەبی ئەگەر بانگی بکەن یان بانگی نەکەن ئەگە پرسیارەکەت هەبی. بەڵێ هیچ پرسیارێکمان نێگە تۆ قسێکت ما بێکا خەزر سەبارەت بۆی کە چۆن مامەڵە لەگەڵ داهاتی ئەم پرسە بکرێت کە داهاتی نەوتە. والله کاک شوان طبعا هەمومان نەزانین داهاتی نەوت وە نەوت سامانەکە کە هەموو هاوڵاتێک لەو کوردستانەی بەشی پێوە یعنی هەقا ڕۆن و ئاشکرابی هەقا یعنی کە ئەو نەوتەیە فرۆشن داهاتەکەی دیاربی لەکوێ سەرفەبی لەکوێ دانرێ ئەچیت بۆ کوێ یعنی هەقا بەڕاستی لێ پرسینەوە هەبی و من دەستخۆش. سپاس بۆ کا خدر لە ڕانیەوە. باوکی محەممەد لە هەولێرەوە. الو سلااو دێ بێ باوکی محەممەد. سڵاو لە تۆش کاک عادلجان حواڵت چۆنە؟ زۆر سپاس دەکەم فەرموو بەڵێ. ئەوە یەکەم جارمە پەیوەندی دەکەم وەلەو پەیوەندی بە تەوەرەکەی جەنابتەوە نییە؟ بەڵێ زۆر بە کورتی باوکی محەممەد فەرموو. ئەسیری ئێران بەڵێ ئێمە دیری ئێران بووین ماوەیەک لەوە پێش لە 82 تا ئێستا عەرزەمان بۆ دەرچوو بوو لە ڕوومادی. بەڵێ داواکارەکە چیە باوکی محەممەد زۆر بە کورتی داواکارەکەت چیە؟ وەڕەقەمی قتعەکەمان لەکنە. بەڵێ داواکارەکەمان ئەوەیە کە بە کەسێکی وە پەیوەندی بکەن یان مەسەڵەن قسەی لەگە بکەن داخوا ئەو ئیشەیمە چۆن جێبەجێ دەبێت تاکو ئێستا دوو نەفەر تاپۆیەکە وەرگرتەوەی ئێمە تاکو ئێستا ماوە پەیوەندی بە چیوە بکەین بە پەرلەمانی بە ئەندام پەرلەمانی بە کەسێکی وە کە مراجعەمان بۆ بکات مەمنونت دەبم. بەڵێ سپاس بۆ باوکی محەممەد لە هەولێرەوە هیوا لە کۆیەوە. سلااو لێ بێکاگیوە هەموو کاتێکت باش. بەڕاستی سپاس بۆ تەوەرەکەت وەڵاهی زین چۆنە تا خەڵکی ئێمەوا لە هەڵبژاردن بڕوانێت کە ئێمە لە هەر سنوورێک بین دەنگ بدەین بۆ کەسێک کە لە سنوورە دەسەڵاتە ئیتر پرسی نەفتیش هەشتی پێدا بکرێت باوەڕ ناکەم تاکسای پێدا بکرێت یعنی بۆچی پرسینەوە نەکرێتە نامیرکەیەک و بدرێتە هەموو هاوڵاتیان ئەگەر شتێکی لە پشتەوە نیە بۆ نەدرێتە دەست هاوڵاتیان بە هەموو خەڵک بزانێت گرێبەستەکان چۆن دەکرێت ئەو نەوتە خۆ ملکی ئەو لایەنە نییە کە دەسەڵاتە ملکی ئەو هەموو ئەو خەڵکەیەکە لەسەر ئەم عەرزەی کوردستانە ژێت یعنی بە هەموو خەڵک لێ بزانێت داهاتەکەی بۆ کوێتێ لە بانکەکانی تووچەوە چی لێ دێت بەڵام ئێمە باسەیەکی نەزار بزانی هیچی گۆڕان باید بگرن پرسی نەفکێکلاکەنەوە با پارتی گۆڕان یەک بگرن پرسی نەفکێکلاکەنەوە برێن ئەو هاو ئەو حساباتەکەی ئەگەر خەلە دەشتێدا و بایەکێکی کەشفی کات بۆی خەڵک دوای. سپاس بۆ کاک هیوا. یاسین لە کەرکووکەوە ئەم کاتت باش کاک یاسین. ئەم کاتت باش کاک سوان. سپاس دەکەین فەرموو کاک یاسین. کاک سوان یەکەم جار ئەم داهاتە بێ بۆ مبزەی پێشمەرگە و بۆ بە فەرمانبەران بێ نەک بخێتە بانکەکانی ئەو وڵاتانەی کرەوە. بەڵێ بەڵێ کاک یاسین هیچ قسەیەکت ماوە؟ نەخێر هەر ئەوەندە بوو بەڵێ. سپاس بۆ پەیوەندەکەت بێوار لە مێرگە سوورەوە. ئەلو باشی بەڕێت سپاس دەکەین کاک بێوار. مەمنون
بەڕێز دەمەوێ یعنی ئەو داهاتە نەفسەی کە لە نەوتەوە دەمێنێتەوە لە شیرینەکانەوە دەمەوێت یعنی هەمووی دابش بکرێت بۆ بانگەکان و چیتە خەڵکی ئەوها نەمێننەوە. بەڕێز هیچ کلێکم نەما زۆر سپاس. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت، سپاس بۆ کاک بێوار لە مێرگە سوورەوە. هیوا لە سلێمانیەوە، ئەم کاتت باش کاک هیوا. بەڵێ کاک هیوا فەرموو. باش دەستخۆشی بەرنامەکە زۆر سپاس دەکەم، گوێم لێتە فەرموو. بەڵێ سپاس دەکەین ئەگەر دەنگی تەلەڤیزۆنەکە کەسکەی کاک هیوا. بەڵێ کاک شوانجان وەڵایی ئەو ڕۆژەش پەیوەندیەکەمان بسپارێمە پەیوەندیمان بە بەڕێستانەوە کرد ئەگەر ڕخسەتم دەیت تەوەری دەرەوەی تەوەری بەرنامەکەت ئەگەر کەمێک مەتالە بکەیت. بەڵێ زۆر بە کورتی. بەنسبەت ئەو تەوەری ئەو ڕۆژە سەر بە دەربارەی قەنەعەتێک هەیە پێم وایە هەر ڕێکەوێ لەگەڵ مالیکی باشترە لە بەرەوەی تاپێکی خۆی زیاتر بە ئێستا ئایا ئەگەر مالیکی بۆسێ یەکێکی تر کاندید بکرێت لە مالیکیە چ زەمانێک هەیە ئەم داواکاریانەی کورد بە دێبەتێ بکە. بەڵێ سپاس بۆ کاک هیوا، باوکی دەریا لە کەرکووکەوە. بەڵێ زۆر سپاس بۆ ئەوەی کە ئەوەی پەیوەندیم پێوەژیە. فەرموو باوکی دەریا. بەڵێ سەبار بە ئاشتی هەورامی کە ئەڵێ داوای گێشەکڵێ بۆ پەرلەمان. باشە. بەڵێ ئێستا باگەکرێ بەڵام ئایا ئەو کابرا ئاشکرایەکە کە بوزەی ئەم نەوتا ئەم پارەی بۆ شوەڕوە ئەم پارێ بۆ ناگەڕێتەوە بۆ خەزێنەی باقی هەرێمی کوردستان کە موچەکان پێتەوزە بکرێ موچەی پێشمەرگەیە موچەی فەرمانبەرانایی مامۆستانی ئەبە 4-6 مانگا موچە نایە باری موچە خراپە خەڵکە میری وەزی لە باشییانە بازاری پێتێک سووە ئیشەکان ئەمی خەڵک ئیشی وەستاوە. زۆر سپاس تا ئیشەکەم و مەمنونتانم. سپاس بۆ باوکی دەریا. ڕێبوار لە زاخۆوە، ئەم کاتت باش کاک ڕێبوار. بەداخۆ دیارە پەیوەندەکەی بشڕام. محەممەد حەمە لە فەیسبووکەوە نووسویەتی با دەسەڵاتداران بیبن بۆ خۆیان مەبەستی داهاتی نەوتە، بەڵام لە کوردستاندا سەرفی بکەن، لە کوردستاندا پرۆژەی پێ بکەن، معمەلی پێدابنێن و لە بانکەکانی کوردستان دایبنێن، با ئەگەر لە داهاتی نەوتیش بەشدار نەبین لە جمجوڵی بازاردا سوودمەند بین. هەنگاو ئینڤێنتۆر نووسویەتی وەزیرێکی ڕاستگۆی هەبێت بۆ خزمەتی میلەت بەکاری بێنن. سەفین خەدر نووسویەتی ئەوە نەوتی هەرێم دەفرۆشتێت بەڵام داهاتەکەی بە وڵاتیانی کوردستان نییە، دەشێتە گرفانی بەرپرسەکانی دەسەڵات و بۆ هاوڵاتیان نییە و حکوومەتی هەرێم بە فرۆشتنی نەوتی کوردستان بەبێ ڕەزامەندی حکوومەتی عێراق ئابلۆقەی زیاتر ئەخاتە سەرخۆی. خالید لە سلێمانیەوە، ئەم کاتت باشکە خالید. باشگاکەشان زۆر سپاس دەکەین. باش براکەم. سپاس دەکەین کا خالید، فەرموو. بەڵێ کەسان وەڵاهی نەوت بەڵێ فادێکی ئەوە هەموو فەرمانبەران ئەگیرفانیان بەسان لەو خواخوای ڕەوان هەموو ئێمە خۆ تەمان ئێمە هەر لەسەر نەوتەژین جایتر ئەوە نەوت هەموو ئەوروپا و هەموو ئەوروپا چاوی لە هەرێمی کوردستان بێ بە ئێمە چی؟ ئێمە ئەوێ هەر لەو بەڕاستی هیچ ئیسفادێکی بۆ ئێمە نییە و هەر بۆ گیرفانی چەند کەسێکە و ئەویش دیارە بۆ شێیە و بەڵام ئێوەش وەکو ڕاگەیاندنەکان بەڕاستی کەم و کوڕیتان هەیە یعنی بەڕاستی ئامۆژگەم لە برادرێکی ئەندام پەرلەمانی دەوڵەتی یاسا بوو ئەوی بەڵێ کا خالید ئەو برادرێک نێتوان. سپاس بۆ کا خالید لە سلێمانیەوە. زانا لە چەمچەماڵەوە لەگەڵماندایە.
سڵاو دەبێ کاک زانە سڵاو لە تۆش بێ کاک شوانجان زۆر سپاس دەکەم سپاسم سەبارەت بە داهاتی نەوت من پێم وایە نەکەوێت لەژێر دەستی بەرپرسی حیزبەکانەوە باشترە چونکەم هەر سەرۆکی حیزبێک یان ڕێخەری حیزبێک بڵێ ڕێکەوتنیە بگرێت و شیرینیی پێ ببەخشرێت بەڵێ کاک زانە من پێم باشە نەوت لە هەر سنوورێک دەرهێنا پێشەکی بووە و ناوچەیە بۆ نمونە بۆ شاری یا بۆ قەزایەک وەکو داهاتی پترۆ دۆلارەکان سەرف بکرێت و دانیشتوانیە و شارە لێ مستەفید بێت اینجا و بەڵکو بنرێ بۆ دەرەوە بەڵێ سپاس بۆ کاک زانە سپاس دەکەین شڤان لە گۆپتەپەوە لەگەڵماندایە باش کاک شوانجان زۆر سپاس کاک شڤان دەستخۆشی بەرنامەکە دەکەم کاکە سپاس دەکەم فەرموو کاک شڤان ئەڵە بەیانی دەڵێن نەسەد ئەڵێن قاو لە بەیانی ئاشتی ئەودامی بانکن بۆ پەرلەمان بەخۆ سەد جار بانکن چونکی سوودی نییە چونکی ئەمە ماوەیە کە ئەو قەیانی نەوتێ بەردەوامە من لە گۆپتەپەی شەید دەشۆ تەلەفۆنەکەم من گەنجێکشم بێلایەن باز ئێستا خەڵک ئازانە کە مامجەلال دەسۆڵی چۆن کوردستان بوو هەتا مامجەلال بە خەیرانی نەوت خەیرانی ئابووری خەیرانی کوشتکۆڵ کو هەبوو لە هەرێمی کوردستان ئێستا خەڵک ئەزانێ مامجەلەکە کەسێکە چۆن بوو کوردستان لێرەوە هیوادارم لەو ئەندامە پەرلەمانی خۆشەویستان کە دەستنە ئەنجومەن عێراق جەهاتی لەسەر دژمنەکانیان کە بزانن کورد چۆنەکە ئیتر هیوادارین بەسە ئیتر یەک بێتر ئەم نەوتە نەخوات ئەو نەوتە کولی ڕۆژێت یەک بەرمینەوە بەر یەک ماڵێکی و کەسی دیارنی ئەم نەوتە هەمووی دەستن دەیفرۆشن کەس نازانێت چی لێک هەر نازان پارەکە چی شێ دەیخۆ دەستخۆشی بەرنامەکە دەکرا سپاس بۆ کاک شڤان وەنەوشە لە سلێمانیەوە ئەم کاتت باش وەنەوشەخان ئەم کاتەوە باش کاک شوان زۆر سپاس دەکەین فەرموو دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم سپاس وەنەوشەخان کاک شوانجان بە نیسبەتی تەوەرەکەوە پێویستە لە داهاتی نەوت ئەم جارە یەکەمین شت ژیانی پێشمەرگە چاپ بکرێت اینجا ژیانی فەرمانبەران چاپ بکرێت یعنی بەڕاستی موچیان بۆ چاپ بکەن موچیان بۆ زیاب بکەن اینجا دوای ئەوە دەرمان باوەڕ بکات یعنی نازم لە سەحەیە نازم هەرچی شتێک ئەکری دەرمان دکتۆر بۆ دەنووسێ تۆ هیچ ئیسفادەیەکی لێ ناکەی ئەو پارەی کە ئێرێ بابیرێ بە شتێک کە میلەتەکە ئیسفادەی لێ بکات وایان نا ئەنجا بە نیسبەتی ڕێگەومان با چاک بکرێ یعنی نازم شت زۆرە لەم وڵاتەیە کە پێ چاکی بکێ نازم بە نیسبەتی داهاتی نەوتەوە ئەو سەرمایە زۆرەمان هەیە خوانەی بڕێ پێویستە بەزەیان بە فەقیر ڕۆژارا بێتەوە بە کرێکی ژیانی کرێکی چاک بکەن باشوقە بکرێ باشت بکرێ خۆ حکومەت دەتوانێت شتێک بکات شوقەکان بکات هەر بکرێ بیا بکرێتێ نەک پێشی بفرۆشێ سپاس بۆ وەنەوشەخان ئەڤین لە هەولێرەوە ئەم کاتە باش ئێوارەت باش ئەڤین خان فەرموو بەڵێ دەستخۆشی بۆ تەوەرەکەم زۆر سپاس دەکەین ڕاستی من ستایل بە خەڵکی دەهێتن ئەو خەڵکی تەلەفۆنە گرێتن دایمەن وەرە هەر مارێکی ماڵێک دی لە هەرێما کوردستان ئێجا لەگەرا لە گونداوێرە ئێن پارزێکینە شار و شارۆچکەی هەرێما کوردستانی هەر ماڵ نییە کۆ 3-4 مەعاش بۆ نمونە 2 سیارە گرنگترین تش خانی بەر باش ئەڤین خان تۆ وەکو هاوڵاتیەک پێشنیازت چییە ئەم جارە چۆن مامەڵا لەگەڵ داهاتی نەودا بکرێت لە کابینی داهاتوی حکوومەتی هەرێمی کوردستان والله هیوادارم مامەلایەکی ڕێک و پێک بیتن بۆ هەموو تاکە کەسێک هەموو تاکە شخصێک لە هەرێمی کوردستان بێداشنە بیتن و سەرە بکرێتن لە خزمەتگوزاری لە هەمە ناوچێکی بیتن بەس ئەو خەڵکی داخە بیتن ئەو خەڵکە زۆر ڕەشبینە بلا گەشبین بی هیوادارم گەشبین بی باشترە نەڕەشبین بیان دەبی حەفلەی بکەین کو نەفتە هەرێما کوردستانی چیتە دەرەوەی ئەم نابیڕێ بەڵێ سپاس بۆ ئەڤین خان محەممەد لە قەڵاتجێەوە سڵاو لێ بێ کاک محەممەد ئەم کاتە باش کاک شوان هەموو کاتێکت باش وەڵی زانی ئەو جارە چی لە داهاتی نەوت بکرێ باشە بەڵێ وەڵی ئەو بەرپرسی ئەو دوو حیزبانە هەمیان بەڵێ کاک محەممەد هەموو شتیان پێکرد ئەو جارە زانی با بدرێ بەژە بە قورگیان کاک محەممەد کە بەو شێوازە قسە نەکەین دەبێت پێت وایە وەکو هاوڵاتیەک چۆن مامەڵەی لەگەڵ بکرێت دەبێت بۆ چی بێت چی لێ بکرێ ئەم داهاتە لە کابینی داهاتووە لەم خولەی ئێستای پەرلەمانی کوردستان بەڵێ ئاخر بێ سوودە کاکە گیان
بۆ بێسوودە وڵی بێسوودە چ شتێکی لێ بکرێت کە بەسوودە پێت وایە چ شتێکی لێ بکرێت پێت وایە بەسوودە دەبێت بەو شێوە بێ بۆ ئەوی بەسوود بێ چۆن دەبێت بەسوود بێ هەتا وەزیری سامانە سروشەکانە دەست کاردی بەڵێ کاک با ناوی لایەنەکان نێنین سپاس بۆ کاک محەممەد لە قەڵات زێوە بارزان لە کەڵەکچیەوە سڵاو لێ بێ کاک بارزان سەڵامەت تۆش ئێوارەت باش زۆر سپاس ئێوارەت باش برای بەڕێزم من سەبارەت بەم بەرنامەی تۆ سەبارەت بە نەو تۆ بە ئاشتیاوانی بچێ بۆ پەرلەمان و نازانم چی من نازانم لە کێوە دەست پێ بکەم من بەس یەک وشەم ئێمە خەتای خۆمان ئێمە هاوڵاتی ئەم دوو حزبەی بەرز ئەەکەینەوە دەچین دەنجیان پێدەین و دوای گلەیان لێ دەکەین ئەمە لەلایەکی تر ئەگەر باسی ئێمە نووری مالیکی و هەرێمی کوردستانە بکەین خۆ نووری مالیکی چەلوەخان خۆ مقابلێکی کرد لەم کەناڵی ئێوەی بەڕێزدا ئیتر نووری مالیکی هەمووی بۆمان ڕوون کردەوە بەس ئێمە هیوادارین با ئێمە هاوڵاتی ئێمە تێ بگەین ئیتر ئێمە با گلەی لەم دوو حزبە نەکەین با ئێمە دەست دەمیان پێ نەدەین ئیتر چۆن دەگۆڕێت من هیوادارم بەس بەحسی نەوتەکە نەکرێت لە نەوت گرنگتر هەیە ئەمە چمەندۆی بازیانە ئەمە گومرێکی برای مخەلیە تۆ ئەزانێت چتۆ کارە ساتە چتۆ پارێکە بۆچی ئەچێ تۆ دڵنیا بە بۆ هیچ شوێنێکی دەستگای حکومی ناچێت بۆ دەستگای حزبی دەچێت برای بەڕێزم هیوادارم ئەم کابینەی هەشتەما هیوادار بەڵێ سپاس بۆ کاک بارزان یوسف لە کەرکووکەوە سڵاو دەبێ کاک یوسف کاک یوسف ئەگەر گوێت لێمانەتکە دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەی وە فەرموو کاک یوسف گوێت لێمانە بەداخەوە دیارە گوێرە دەنگمان نییە لە فەیسبوکەوە سەبارەت بە تەوەرەکە سەفین خدر نووسیوێتی ئەوە نەوتی هەرێم دەفرۆشرێت بەڵام داهاتەکەی بۆ هاوڵاتیانی کوردستان نییە سینا زاهێر دەڵێت ئەگەر ئەم داهاتی نەوتە حکوومەتی هەرێم مامەڵەی پێوە بکات دوور لە حکوومەتی ناوەندی و لە چوارچێوەی لە سەدا حەڤدەدا نەنرێت پێویستە نێچیروان بارزانی بەڵێنەکەی خۆی بباتە سەر کە وتبووی هەر هاوڵاتیەک لە داهاتی نەوت حسابێکی تایبەتی بۆ دەکرێتەوە ئێستا نەوتەکە دەفرۆشرێت پێویستە یەکەم شت ئەو بەڵێنەی خۆی بباتە سەر محەممەد لە سلێمانیەوە سڵاو دەبێ کاک محەممەد بەداخەوە پەیوەندەکەی بشرا هەر لە فەیسبوکەوە گریان هەریات نووسیوێتی نەوتی چی و خێرێکی هەبووە بۆ کورد ئەوە نییە بە پارە پێمان دەفرۆشتنەوە داهاتەکەشی تەنها بۆ بەرپرسەکانە خۆ بۆ هەژارەکان نییە یوسف لە کەرکووکەوە سڵاو لێبێ کاک یوسف کاک یوسف لە کەرکووکەوە کاک یوسف ئەگەر گوێت لێمانە دیارە گوێ لە دەنگمان نییە سەرتیب لە چۆم سەماڵەوە ئەم کاتت باش کاک سەرتیب هەموو کاتێک دەبێت کاکی من چۆنی بە قوربان سپاس دەکەین زۆر سپاس فەرموو کاک سەرتیب برای بەڕێزم چی بکەین لە داهاتوو لە داهاتی نەوت برای بەڕێزم جارێ نەوت شتێکی معقدە ئەو مەشروع سیاسی اقتصادی کە سەرکردایەتی کورد و حکوومەتی هەرێمی کوردستان دەستی پێکردووە بە دەرێنانی نەوت و فرۆشتنی یەکلایی نەبووەوە وابزانم وا هەروە بە ئاسانی شکلایی نابێتەوە اینجا لێرەدا ئەگەر نەوت ئێمە ببین بە خاوەنی نەوتی خۆمان و نەوتی خۆماڵی کوردستان پێویستە نەوت لە خزمەتی هاوڵاتیان و خۆشگوزرانی میلەتەکەمانە بێ و بەشێکیشی بۆ دروستکردنی ئەمنی قەومی میلەتەکەمان بێ بە هەموو مەفهوم و معنایەکی سیاسی و تەکنۆلۆژیاکەیەوە بەڵام لێرەدا ئێمە باز لە نەوتەکەین بەڵام ئێمە ئەوە ئەکەوێتە محکمەی دادگای نێودەوڵەتی و محکمەی ئیتیحادیەوە بەڕاستی لەگەڵ تورکیا و عێراق و تورکیا تا ئێستا زۆر جێگای احتیمال نییە دەوڵەتێکە زۆر دیڤان لە بەرژەوەندی و ئەمنی قەومی خۆیەکە احتیمالاتێک بیانی لەگەڵ حکوومەتی مرکزیان ڕێکتەوە ئێمە قەراوێزکە بەڵام بەداخەوە لەگەڵ ئەوەیە ئێمە تا ئێستا وڵاتێک نییە بەڕاستی دۆستمان بێ هاودەنگمان بێ بەڕاستی کە ئینتیفاقێکی سیاسی ئیسراتی لەگەڵا بەستین هەر ئینتیفاقێکە وڵاتانە لەگەڵ ئێمە بکەین تورکیا ئێران لە بەرژەوەندی خۆیانە و ئینتیفاقێکی کاتیە و بەڵێ سپاس بۆ کاک سەرتیب ئەحمەد لە هەولێرەوە سڵاو دەبێ کاک ئەحمەد ئەم کاتت باش کاکشان هەموو کاتێکت باش فەرموو کاک ئەحمەد سەرتا دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم زۆر سپاس دەکەین فەرموو بەڵێ بەڕاستی دەربارەی تەوەرەکە من وای دەبینم کە داهاتێکی زۆر گەشت لە بەردەم وڵاتەکەماندا هەیە و ئینشاءڵڵا کە ئەم فرۆشتنیەوتە دەبێتە خێر و بەرەکەت بۆ وڵاتەکەمان
ڕاست یعنی خەڵکەکە زۆر بە ڕەشبینی نازانم بیر دەکاتەوە و من وای دەبین لە سایەی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی هەرێمی کوردستان داهاتوێکی گەشت دێتەکایەوە ئینشاڵڵا بۆ وڵاتەکەمان دەستخۆشی بەرنامەکە دەکەم. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. ئارام لە زاخۆوە سڵاوت لێبێ کاگارام. والله ێواری باش ێوارت باش کاگارام. بەڵێ مەزێت بەرسا خوشکابین دەمە هەولێری گوتی گەشبین بن. ئایا ئەس لە زاخۆ چی گەشبینم ڕێژاکە زۆرە نافتەی دەچیت بەڵێ خەڵکی مە ڕێژاکە زۆر هەژاری دژین ئەس نافتە بۆچی کوژمەکی شوێ نافتەی ڕێژاکە کەم لە زاخۆ سەرفەکەن ئەس گەشبین بم کو نافتا من بچیت لە مانگادە سێ خێزان سێ هاڵاتی وەڵڵا دەگریان پارەی نەبوو بەم شێوەی گەشبین بم بەم شێوەی گەشبینم کە خەڵکی زاخۆم پارەم نییە بچم بۆ خانوویەک بکەرم بچم خانووی کری بدەم با نافتەکە بدزێن هەندێک کەس بداغا بوی بهود کنه بوی ده خلق من گرید هنده که بسر حساب خلقه که سعنسه با نفته که دهاته که باشر ناس ویلال امریکا و گندال المانیا و اسپانیا کرن بوی بید نفت دهاتی دیار نکن آیا بغداش قصدی بیشتوان که تا نفته دزن نبو حریمی چه صرفت کن بس تنی زانم بدزن و خلق بخوبن و خلق جبی حالی نخوش دا بجید از فی شوی گجب بەڵێ سپاس بۆ کاگارام لە زاخۆ و چانێک و بەردەوامی لەگەڵتان بەڕێزم. دووبارە ئەسڵاتانەوێ بەڕێزان تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکەی خۆتان مایکی خەڵک تایبەتە بە پرسیارێک چی بکرێت ئەم جارە لە داهاتی نەوتی هەرێمی کوردستان. عەبدوڵڵا لە هەولێرە لەگەڵماندایە. سڵاو لێبێ کاک عەبدوڵڵا. سلاوی خوای لە تۆش بیست لە ڕێزی تایبەتی مێدووە جەناب تو هەموو کارمەندان. زۆر سپاس فەرموو بەڵێ. شکات جوان حتا ئەو دوو حیزبە ئەوە دەسەرات بن کەس خێر و بێت لە داهاتی نفتی کوردستان نابینی ئەو دوێ حیزبە بەزۆ لۆجیفانی خۆیان و لۆ بنەمارەکانیان سەر و سەرمایە ئەو کوردستانەی بەکاردەینن توخوا ئەو حیزبانەکە هەتا ئەوهابی شێخێ دەوانە دەبینی کاک شوان ئەوە ئەو دوو حیزبا کە سەمسارە داهاتی ئەو دەڕواتن لە باشماغی لە حدودی عادی ئۆمەران لە حدودی تورکیای کابزانم چی لێ دۆشێ سەر دەکرێ ئەو داهاتە چی لێ هەتا ئەو داهاتە کەرگرۆ بەجواب نایە لەو داهاتەی کابزانم چی لێ هاتی ئەو داهاتە لە بەچی دەڕوا خەرکەشی دەبێ کاکە. سپاس بۆ کاک عەبدوڵڵا هەر لە هەولێرەوە بەڵێن لەگەڵماندایە. سڵاو دەبێ. ئەم کاتت باش کاک شوان. هەموو کاتێکت باش کاک بەڵێن. دەستخۆشی ئەم کاتت باش شوانجان. فەرموو کاک بەڵێن بەڵێ گوێم لێتە. دەستخۆشی لەوتەوەرە دەکەم. زۆر سپاس دەکەم. کاک شوان ئەگەر بکرێ یان ناکرێ ئەمە دڵخۆش بین بە ئێمە دڵخۆش نینە دڵخۆش نینە بە ڕۆیشتنی نەوت ئێمە بەنایەسایی لە قەڵەم دەدەین چونکە بگەڕێنەوە بۆ حکومەتی عێراق بکەوێنەتەوێ ناکرێ من دوو مانگە موچەی فەرمانبەریم وەرنەگرتووە و پارەکانی نەوتی هەرێم لە تورکیا بلۆ بکرێت تەنها بۆ بنەماڵی بارزانی بێ و باناوی کەس نێنین کاک بەڵێن تکایە باناوی هیچ کەسێک نێنین. سپاس بۆ پەیوەندەکەت. سپاس بۆ کاک بەڵێن لە هەولێرەوە. محەممەد لە سلێمانیەوە. سڵاو دەبێ کاک محەممەد. ئەم کاتت باش کاکە. هەموو کاتێکت باش. فەرموو کاک محەممەد. کاسڵا بەگشتی بچێتە خزمەتی خەڵکەوە بە تایبەت بۆ دوو کەس کەرتی گەشتیاری کەرتی کشت و کاڵ ئەو دوانە دوو کەسی زۆر بەبەرهەمن ئەمجا من دوایەوە دەڵێم ئەو داهاتیە و نەوتە قەت لەو باوەڕە نیم بچێتە خزمەتی خەڵکەوە قەت لەو باوەڕە نیم خەڵکەش ئیستفادەی لێ بکە بەس تەنانەت 3 نەفەرە حیزبێکش نییە ئەوێن دوو حزب وڵا دوو حزب نییە حزبێکش نییە 3 نەفەرە ئەچێتە خزمەتی ئەو 3 نەفەرەشەوە دوایەوە خەڵک هەمووی هەتا ئێستا قوربانی خەڵک بە عام هەمووی قوربانی نەوت بازی نەوت ئەدا هەتا ئێستا کەس ئیستفادەی لە نەوت نەکردەوە هەتا ئێستا باسی نەوتە هیچی کە نییە هیچ نییە لەباتی لەو کاتێک کە باسی نەوت کراوە هەتاکو ئێستاکە یەک شتێک نەماوە یعنی بگرە سەیری کە ئەمە عقوبەت دراوین بگرە لەسەرنی ئەو هەموو شتەشەوە ئەمجار هیچ. سپاس بۆ کاک محەممەد لە عەربەتەوە لەگەڵماندایە. ئەم کاتە باش.
هەموو کاتێکت باش کاک محەممەد. ئۆستاز مەمنون وەڵا زۆر ڕژبینم بەرامبەر بۆ داهاتینەوتە. بەڵێ بۆ ڕەشبینی کاک محەممەد. من وەکو پێشمەرگەی وەزارەتی ناخۆ قسێکەمەوە بۆ 2 مانگە 3 مەعاشمان وەرنەگرتووە. بەڵێ هەتا ئێستا مەعاشمان وەرنەگرتووە بێپارەین ئەو دوکانەی کە پێشتر ئەچوو قەرزم لەلا کرد بۆ ئەوەی کە شتی لا بێنم بە ماگانە دوێنێ چوون فەردەی برنج بێنم بە 16,000 فەردەی برنجی سامان تێیدا نام و قەرز نییە بۆ پێشمەرگە. بەڵێ ئیتر چۆن ڕژبین نەبین بەرامبەرەوە داهاتێ ئەگەر 1 ساعتی دوا بکەوی لە هینەکە لە دەوامەکەت غایب دێن ئەڵەن کاگەوە ئەمڕۆ تۆ غایبی. ئیتر داهاتی نەوتی چی کەس نازانە داهاتی نەوت بۆ گیرفانی چێ ئیتر زۆر سپاس. سپاس بۆ کاک محەممەد لە عەربەتەوە. عوسمان لە هەولێرەوە سڵاو دەبێ کاک عوسمان. سڵاو کاک. سڵاو کاک عوسمان. دەستخۆشی بەرنامەکەت دێ دەکەم. زۆر سپاس دەکەم. فەرموو. تەوەرێکی باش هەڵبژار بە. بەڵێ کاک عوسمان. زۆرم پێ سەیرە ئێستا لە زلیفی ئێستادا کە خەڵک ئەوها ڕەشبین بێت. بەڵێ. ئەوە سەرۆکی هەرێم بەبەردەوامی لە هەوڵ و تەقەڵادایە بۆ ئەوەی هەموو وەزعەکان باشتر بکات. خەڵک زۆر بێت تحموڵ و بێسەبرە. حقا خەڵک زیاتر تحمولی بی هەر لەو گۆڕەی دەوڵەتی کوردی دروست نابێت. ئەوە سەرۆک لە هەوڵدا ئینشاءالله بەتوانا و حەکیمانەی خۆی هەموو شتێک چارەسەر بکات ئینشاءالله. سپاس. سپاس بۆ کاک عوسمان لە هەولێرەوە. کاک ئەحمەد لە سلێمانیەوە سڵاو دەبێ کاک ئەحمەد. ئێوارە باش کاگەشوان. سپاس دەکەین ئێوارەت باش کاک ئەحمەد. کاگەشوان گرنگ داهات نییە گرنگ سەرفکردنە. بەڵێ. چونکە لەبەرەوەی ئێستا هەتاکو ئێستا نەوت ئەبینین بە بۆری ئەڕوات ڕاستە گەل لە دەستێکی شەفافا بێت و ئەگەر پارە و سرد سامانەکەی بۆ خەڵک ئاشکرا بکرێت بە شێوەیەکی ئاشکرا بۆ بخرێتە خزمەتی خەڵکەوە خەڵکی کوردستانیش تاکید پشتیوانی لێکە بەڵام ئەوەی کە هەتاکوی ئێستاکە بینیومانە لە هەردوو حیزبی دەسەڵاتدار یەکیان لە سنووری ئێرانێکیان لە سنووری تورکیا نەوتەکانە بینن ڕۆژانە بەس دووکەڵەکەی بۆ خەڵکە سەرۆت و سامانەکەی بۆ چەند کەسێکی دیاری کراوە سەرۆت سامانەکەی بۆ چەند کەسێکی دیاری کراوە ئێمەش وەکو خەڵکی کوردستان پێمان خۆشە نەوت بڕوا پێمان خۆشە دەوڵەت ڕابگەێنرێ بەڵام ئەم وڵاتی ئێمە پێویستی بە کەسێکی سیاسی زۆر بەقوەتە پێویستی بە عەقڵێکی زۆر بەقوەتە کە بتوانێت ئەم وڵاتە بەڕێوە بات و هەموو داهات و سەروەت و سامانێک بۆ خەڵک بەڕێنتۆ بیخاتە خزمەتی خەڵکەوە ئێمە لە وڵاتێکین کە ئێستا عەلە ئەساسی ئەمەمانەوە دەوڵەتی کوردی ڕابگەێنین مەعاش نییە بیرێ بە خەڵک مەعاشی بێ. بەڵێ سپاس بۆ کاک ئەحمەد. ئیدریس لە کەرکووکەوە. سپاس دەکەین کاک ئیدریس فەرموو. والله من بنسبتي ثمانية غاب واردوها احتمال او خلقي امره في جنابست كاتي حكمتي بعد عن النبي وكاتي حكمتي بعد حسيه بكره كرنيه واني ضل سلام كردستان الاخوار جاز كفتنا ولا بروبو عسكري باشا كاك ادريس لباري داهاتي نوتوا شخصيتك هي اقوم الجميع مصدر داهاتي نوت برأي من اودر جايشه تراوت ولا رجي تركيا ولا رجي حسني بله دەسەڵاتدارانی کورد هەوڵدن ئەو دەرگایە قەپات نەکرێن مەسەن بۆ نمونە 2 ملیۆن بەرمیل ئێستا لە تەنچەکانی تورکیایە بەتەمایە بڕوە ئەو 2 ملیۆن بە هەر دەرگایەکە سیاسەتمەدارانی کورد هەڵکی کورد لە دەرەوە لە ناوە هەوڵدن ئەو دەرگایە بەداخەوە پەیوەندەکەی بشرا کارزان لە کەرکووکەوە. ئەم کاتە باش کاکسوان هەموو کاتێکت باش کارزان کاکسوان ئێمە بە حکومەتە لێن گەندەڵ بەڵام خۆمان گەندەڵی ئەگەر گەندەڵ لەبێن گەندەڵی لە حکومەتە قبوڵ ناکرد ئێمە خۆمانەوە خەڵەتێنین ئەوە 30 ساڵە 25 ساڵ 30 ساڵە بەناونەوە تەلەڤیزۆنەکان ئالانەکان هەمووی خەریک درۆن ئێمە هەڵمای نەوت و نەوت 30 ساڵ بودجەی نەوت چی لێهات 30 ساڵە پارەی بۆ جوتو 30 ساڵە خەڵکە بۆ نێدەنگە ئێمە خەتای خۆمانە چونکە خۆمان گەندەڵی ئەگەر گەندەڵ لەبێت ئەو گەندەڵانە نادەین بەڵێ کاکارزان بەڵێ ئەگەر وایە کاکارزان چۆن مامەڵە لەگەڵ داهاتی نەوت بکرێت لە کابینی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان باش بەڵێ سپاس بۆ کاکارزان. کاک حەمید لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک حەمید. ئەو
کاتتان باش لە وەرێری پایتەختەوە یارە تەوەرێکی زۆر باشە بەڕاستی لە وەڵامی پرسیاری ئایا چی بکرێت بەم جارە لە داهاتی نەوتی هەرێمی کوردستان من داواکارم لە پەرلەمانی کوردستان لە کابینەی نوێ ئەم جارە کە ئەم حکوومەتە پێک دێ بەڕاستی حکوومەتەکە بەڕای من دەبێت حوشتەکەی بەستێتەوە جا بە تەمای خۆ بکە لەوانەیە چیرۆک و داستانی مەلا ئەحمەد و تەقانلی گڕۆبەڕۆژە و ئاغای گوندیتان نەبیست بێ جارە تاوەکو ئێستا سەرەتی ئەو نەوتە سامانی ئەو نەوتە بەکار هاتووە لەلایەن ڕژەمەیەک لە دوایەکەکانەوە بۆ لە ناوبردنی خەڵکەکەی بۆ ئێرانکردنی خاک و ژینگە و سەرزەمینی هەرێمی کوردستان بۆ ئێرانکردنی ئابوووریەکەی حکوومەت دەبێ هەنگای زدی بنێ ئەوە بە زدیمە بۆ تەواوکاری ئابووری بۆ دەربازبوون لە باریکایی ملی بوتڵەکە بۆ ئابووری بازار کە حکوومەتی ئابووری کە هاوڵاتیان تێدا ئابووری هاوڵاتی تێدا ئابووریەکی ئازادی دەکەت بتوانێت داهێنان بکە تێدی ئەو سەرەت و سامانە بە فیڕە نەبێتە سەر دەستی خەڵکی گەندەڵکار و بە فیڕە دەرکار و لەسەر ئەساسی خزمێنە و واسە و واسەکاری و بەکارهێنانی یاکە. بەڵێ سپاس بۆ کاک حەمید عەلی لە کەرکووکەوە ئەم کاتت باش کاک عەلی. کاک عەلی سڵاو لێ بێ گەرگوێت لێمانە. بەڵێ فەرموو کاک عەلی. گوێت لێمە کاک عەلی. بەڵێ فەرموو. سڵاو لە تۆ کاک شوانی زۆر سپاس دەکەم فەرموو بەڵێ. والله من ڕێز و احترام بۆ ئەم کەناڵە پیرۆزایە زۆر سپاس دەکەم کەناڵێکی بەڕاستی بێلایەنە بەڕاستی بێلایەنی خۆتان پاراستەوە من زۆر سێرم دێ بەعزی کەس قساکە ئەڵێ ئەیوە بەڵێ کاک عەلی لەبارەی تەوەرەکەەوە چ قسەیەکت هەیە؟ والله من لەبارەی تەوەرەکەەوە قساکەم داهاتینەوەتەوەیە بەڵێ تەوەرەکە والله من ئینسانێکم دڕوات دێ لە کەرکووک تا ئێستا هیچ لە هیچ خزمێ لە هیچ حکوومەتێکی باز لە هیچ شوێنێک من ڕاتم نییە تا ئێستا من هەر بە فەقیری و هەر بە هەژاری ژیاوم والله خوا قسەکەم پێمە بڕن والله من هەر کەسیش دەفرسی نەداوە بێ من سواڵشم نەکردووە. بەڵێ کاک عەلی. بەڵێ کاک عەلی جان قوربانم کاکەشوان والله بەڵێ من بەڕاستی کە ئەلە پێم وتو کاتەکەم بۆ درێژ کاتەوە لەبەرەوەی من قسەمەیە من هیچ سوودێکم لەم نەوتە نەبینەوە نازانم نەوت بۆ چۆڕوە یعنی نازانم نەوت چییە نازانم داهاتی چییە من بۆ من ئاوا بێ کەس بێت ڕاتب بم من ئەو کەسم کە من وتم وتەکانی دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر ئەبێ بە ئاوی ئاڵتون بنووسێ من ئەڵێم بەڵێ کاک عەلی جان من ئەڵێم ئەم جەماعەتە هەمووی ئەو داهاتی نەوتە بدرێ بەدەست جەماعەت ریپۆرت باشتر. سپاس دەکەین کاک عەلی سپاس بۆ پەیوەندەکەت بەیات لە سلێمانیەوە لەگەڵمەندایە ئەم کاتت باش. ئەم کاتە باش سپاس دەکەین کاک بەیات فەرموو. کاک شوان بەڕای من تا ئێستا ئێمە حوکمی زاتیمان هەیە شتێک نییە بە ناوی هەرێمی کوردستان مەجلیسی تەشریعی و مەجلیسی تەنفیزیمان هەیە ئێمە و حکومە زاتیەمان هەیە کە وەختی خۆی سەدام حوسێن نایەتی بە ئێمە پێش ئەوەی ئێمە بیر لەوە بکەینەوە کە نەوت لە کوردستانە دەربێنین لە مەبسەی حکومی زاتیا دەربێنین کە نەوت بیر لە نەوتی کەرکووک بکەینەوە کە لە سابیستی نەوتی عێراقە و مافی کووردە ئەو نەوتە بەکاربێنێت لە بەرژەوەنی خۆی بەڕێی من بەرامبەر بۆ ئابلوقە ئابووری کە مالیشی خاتە سەر هەرێمی کوردستان و سێدە سەر هەرێمی کوردستان یا ناوچەی ئۆتۆنۆمی بیر لە چارەسەری و گرتنەوەی نەوتی کەرکووک بکاتەوە باشترە. بەڵێ سپاس بۆ کاک بەیات لە سلێمانیەوە لە فەیسبووکەوە ڕۆستەم شوانی نووسویەتی لە سایی پەرلەمانێکی نوێ و زیندوودا کە لەلایەن گەنجێکەوە سەرۆکاتی دەکرێت ئەوە بۆ یەکەم جارە کە وەزیری سامانە سوشتەکان بەنگشتی پەرلەمان دەکرێت لەم دانیشتنیاندا لە پەرلەمان بەڕای من ئەمە باشترین هەنگاوێکە بۆ بەگەرخستنی داهاتی نەوت بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان. لوقمان قاسم نووسیتی پێم باشە بدرێت بە قەرز تاوەکو لە داهاتوودا سوودی لێ وەربگرین ڕاستی هەولێری نووسویەتی تکایە واز لە گلەیی بێنین با یەکدەنگ بین لە دەرەوە و کێشەکان با لە نێوان خۆماندا بێت بەڵێ گەندەڵی هەیە
نەوت دزین هەیە بەڵام بە بەرامبەر هەموو جیهان یەکدەنگ بین. هونەر عەبدوڵڵا نووسێتی پێویستە هەموو لایەنەکان یەکدەنگ بن لە پرسە دەرەکیەکان بەتایبەت نەوت کە بۆ خزمەتی هەموو هاوڵاتیەکە. شڤان ئیدریس دووری نووسیوێتی یاخود شڤان ئیدریس دووزی نووسیوێتی هیوادارم پارەی داهاتی نەوت بگەڕێنرێتەوە بۆ بانقەکانی کوردستان بەشک و موچەی پێشمەرگە بدەن. من ئەترسم پێشمەرگە بنێرن بۆ تورکیا بۆ وەرگرتنی موچەکانیان. هیواداریشم بەرپرسەکانمان کەمێک تەماشای میلەتەکەیان بکەن. ڕووبار لە زاخۆ لەگەڵماندایە. ئەم کاتت باش. زۆر سپاس دەکەین. فەرموو کاک ڕووبار. باشی برا. سپاس دەکەین. فەرموو بەڵێ. لەبارەت داهاتی نەوت لەبارەی داهاتی نەوتەوە فەرموو. بەڵێ گەلە سوپاس. خودێ نەفت بەس بۆ مەسوولە باشە نەفت. بەس فایدەی مەسوولات کرد لە هەوڵاتیان ناکرد. لەبارەت وەکی ئەس گەنجێک خەڵکی زاخۆ ئەم گازێ گومرکێژ لە زاخۆ بینین چ بۆ زاخۆ نەهاتیە کردن بەس بۆ مەسوولات هێتا کردن. بەڵێ کاک ڕووبار. بله هر اوه اما نفت خود خابیر جده نکو بوری بید یعنی خابیر بید بزرگ را مسئولات کرد. هندی گندالی ها بید دعوه بید حالمه. بله سپاس بۆ کاک ڕووبار لە زاخۆوە. سەلاح لە ئاکرێەوە لەگەڵماندایە. ئەم کاتت باش کاک سەلاح. باشی کاک شوان. زۆر سپاس. فەرموو کاک سەلاح. کاک شوان سەبارەت دەربارەی دەوامە زیرەوەنی. بەڵێ. ئەو ئەندام پەرلەمانە چەند گەمە دامدمانە ئەلەساس دەوامی چێکەن بۆ دەوام چێناویتن. نەما نفس دوێت و نەما پارە دوێت بعد ما دوێت 14 بە 7 بچەک مساعدە ما بکەن. بەڵێ کاک سەلاح سپاس بۆ پەیوەندەکەت. سپاس بۆ کاک سەلاح لە ئاکرێەوە. بێستون خەمبار لە فەیسبووکەوە نووسیوێتی پێویستە ئەم داهاتە بخرێتە خزمەتی هاوڵاتیان و دابەشی چەند پرۆژەیەک بکرێت. یەکەم گرنگدان بە سلفەی عەقار، سلفەی زەواج، کابانی ماڵ، چینی بێکار، خزمەتگوزاری بۆ شار و لادیەکان، نەمانی کێشەی ئاو و کارەبا، قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی ڕووداوەکانی سروشتی. زۆر دەمێکە خەڵک بە نەبوونی ئەم پرۆژانە دەناڵێنن و دەبێت لەم و دو چارەسەری ئەم پرۆژانە بکرێن. ڤینۆس نووسیوێتی نەوت لە کوردستان هیچ سوودێکی بۆ هاوڵاتی نییە جگە لە کێشە نەبێت. باوکی عەبدوڵڵا لە سلێمانیەوە لەگەڵماندایە. دوا پەیوەندیە. سڵاو لێ بێ باوکی عەبدوڵڵا. فەرموو. سلام عەلەیکوم ئەسسەلام. زۆر سپاس. فەرموو بەڵێ. نیسبە دەمینەوە ئەو برادەرەی پێشین نەی و سەرۆک هینی کوردستان چاکە و لە هیناوەمانە سەرۆ خۆی گەندەڵە برا تکە باناوی کەس نەزڕێنین باوکی عەبدوڵڵا لەسەر تەوەرەکە سەبارەت بە داهاتی نەوت پێت باشە ئەم جارە لەم خولەی داهاتووی پەرلەمان لە ئێستا داواتە لە کامینی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستاندا چۆن مامەڵە لەگەڵ ئەم داهاتە بکرێت کە داهاتی نەوتە؟ وڵی بەڕاستی ئەم خولەی پەرلەمان ئەبێ زۆر زۆر بە وردی لێ پرسیینەوە لە داهاتی نەوتکە نوێتر لەوە زیاتر با گەندەڵی نەمێنێ و بۆی کە ئینشاءڵڵا خەڵقی کوردستان سوودی لێبینێ نەک ئێران و نەک تورکیا و دوو حیزبی دەسەڵات بە گەندەڵی و بەهینی چەند ساڵەی خۆن و خۆی گەندەڵی لە خەڵقی شەوتیایەتی 21 ساڵە خەڵق لە قوربەسەری لە داماوێ خەڵق هەرچێ. سپاس بۆ باوکی عەبدوڵڵا لە سلێمانیەوە کە دوا پەیوەندیمان بوو تا سبێنێ هەمیشە لە خۆشیدا بن.